ڕوبەڕووی واقعك بووینەوە لە لای خەڵکی زۆر تەوەقع نەکرابوو وەلەو ئەمە ئەگە ئەزمموی میلەتان تەمەشاکەینیان دەقەکانی ئاینی تەمەشاکەین زۆر حەق بوو حەق نەبوو بێ ئومێدوین ئەم جاروەیە وڵا هەندە لە مێژ نییە لە مارێ خۆمان هەندە مامۆستای ئاینی هەندەوریان ڕووخابوو هەر چەند باسی سیاسەی دەولی و قانونی دەولیم هیچ فایدە نەبوو دوای ئەم یەک دوو ئاەتیشم بە خراپیش لە بۆ خینەوە لەبارەی زاڵم بەوەش قەنەعەتیان نهات وتم وەڵی چ بکەین وڵاتنا یعنی وای لێ هات بوو هەندێک هەبوو ئەوەندا وریان ڕووخابوو ڕاز نەدەبەوە دەیانگۆوە تاوخە چەند کاکە ئەوە ئیش وانە ئەوە فەرموو ئێستا وای لێ هاتم وڵی وابزان پار یان 6 مانگ لەوە پێش ئەلێرە دانیشتوین لە سیمینارێک باسم کرد کە مەلەفی وا دێتە پێش لەوانە زگتان پێیان دەستێتەوە دڵتان پێیان دەستێتەوە وابزانم سەوامە کەچینە ناو واقعەکەی جە نازانم دەگاتە ئەو ڕادەی ینی بەرە ئەو ڕادەیە دەچی بەم سۆگەر بە شێوەیەکی وا لێی دەرناچێت عادەتان خەڵکی ینی لە جیهاندا دوو شێوە بابن خراپیە بووە یان زاڵم بووە یان فاسید بووە زۆر کەم هەیە لە تاریخ زاڵیم و فاسید پێکەوە کۆبیتەوە چکە دیکتاتۆرەکان عادەتەن مەردیشن ینی دزی ناکەن زۆر پێیان ناخۆشە پێیان عیب بەشتی وا بکەن لەبەرەوەی ئەمە ئەو دەسەڵاتی ئێمە ئەمن وەسفی دیکتاتۆری نادەمێ بەڕاستی چکە دیکتاتۆر تا ڕادەیەک وەتەنیە تا ڕادەیەک وەکو بری شەرم بەخۆیە ئەوە ینی لە بۆ میلەتی زۆر ناخۆشە و دزیەک بکرێ لە پێش چاوت تا دەڕۆژ لەبیر ناچی بەڵام ئەوە دووبارە ناتۆ دزیە کابرا شتێکی دەزی و هەردێ دەڕوا و خەڵک دەکەوتە دی و ناگیری ئەوە ناخۆش ئەدێگە دزیەک بەردەوام لە پێش چاوبی ڕۆژێک نەبی دوو نەبی چاکە ئەو میلەتە ماوە ینی هەر چاکە چکە گەلە ناخۆشە تو دزی و تاڕانی گشتی بکرێ و تو لە ژیانیشدا هەموو شێ خەول لێ بکەی یعنی ئەو میلەتە گەورەترین وابزان موانەی وەرگرت لەبارەی پرسی گەندەڵی پرسی فاسیدی و زاڵمی کە پێکەوە کۆبەوە تەمەنی درێژ نابی قەت ئەوەی ئێستا هاتە پێش ئەوەیە کە نەیانتوانی ئەحداسەکان وەکو خۆی بخینەوە عادەتەن وایە خەڵکەکی دەوروبەر وای لێ دەکا کە نەزانی ڕووداوەکان بخوێنتەوە جاروێ بە ئاوەژووی جاروەیە معلوماتی وای دەدەنێ زۆر پێچەوانە لە نمونەیەک لە ترۆتستی لە کتێبێک بە ناوی سەورەی ڕووسی قسەی زۆر عجایب دەکات دەرێ قەیسەر لەگە خێزانەکەی چوو بنە سەر دەریا ماسییان دەخوارد عرد لەرزی بە عەجەلە ئەوانەی دەوروبەری هاتنەوە گوتیان قوربان ئەوە هیچ نەبوو ئەو پێگوتیەوە چ بوو تەبعاً دەبتەدەک گوتیانەوە عرد لەرزی نەبوو گوتی ئەدی چ بوو گوتیان ئەوە لە خۆشی تو لە ئیستقبالی تو لە گەورەی تو دار و درەخت و شاخەکان کەمێک ڕەقسیان کرد دەمشاگانی لێرە بەزەبت دەمدید لەوەی خراتر دەگوترا جارۆ بابە واقع لە دنیای شتەشکێ لێرە زۆر بەداخەوە ئەو باسی دەکەم کۆمەڵێک مامۆستای ئاینی و لایەنی ئیسلامی ئەوانەشی گرتەوە ئەوە زۆر جێی لە لای من زۆر جێی داخەم لە تاریخدا ئەوەندەی خەمم لەوانە خواردیا لە یعنی مەبەستم هەر ئێرە نییە ئەم لە زاڵم زۆر خەمی لێ ناخۆم تەبیعەتێکە و بەکەیف وا زاڵمە بەڵام ئەوانەی کە یارمەتی زاڵم دەدەن و فەقیرن و ئینتیمایان لە تەبەقەیەشترە بەڕاستی ئەم زۆر لەوانە خەمی دەخۆم بەداخەوە بەڵام الحەمدلیلا سزایەکان زووتر گەیشت چ سزای میلەت چ سزای خوای ئەمن هەر تۆزێک باسیەوەی دەکەم کە ئێستا دەڵێن نازم گوێتان لێ بووە زۆربەی ئەوانەی سەرکردایەتی ڕێفراندۆم یان ئەوەی پێی دەگوترێ ئەنجومەنی سیاسی داش عێراق هەمویان باسیەوەیان کرد ئێمە نەمان دەزانی وایە باشە ئەو هەموو خەڵکە باسیەوەی کرد کاکە ئەوە هەڵەیە ینی لە ناوە خۆ زۆر باس کرا دۆستەکانی دنیا هەموو باسییان کرد هەتا پێیان گوت بەبیرم دێ بەیانی دووەمی ئەمریکا باسی کرد گوتی ڕێفراندۆم نەکرێ باشە بەڵام ئەگە کرا منطقەی مادەی 140 ئیستیفزازە ئیستیفزاز لە علاقاتی دووەلی معنای زۆر تایبەتی خۆی بە معنای ئەوەیە ئەوەی ڕوودەدا ئیستیفزاز یعنی بە معنا بەرەو لای عەسکەری دەچی ئەم یەک دوجارێت کەش لە دیتنەکانی ئومەم متحیدە و ئەمریکا لەگەڵ عێراق بە جەماعەتی خۆمانم گوتم
کاتێک کە دەیانگوە دەبی لەسەر دوازی بە وحدە عێراقی بپارێزی گوتم کاکەوە تەوجیهی دیبلۆماسی نەما بۆ تەوجیهی عسکەری یعنی واضح دیار بوو ئەوە بەسەر دەهات ئەجاوە مامۆستای ئاینی هەبوو خوا پێی گوتبوو بچی بەبەڵێبدا هەبوو خەونی دیتوە هەبوو نازانم باز لەوەی دەکرا ئەگەر گفتوگۆیەکان بکرێ پاشان دەبی وەکو دوو دراوسەی بەدوازن ئەو خطابانە هەر نەما هەر ئێستا حتا ئەگەر نازم تێبینی ئەوەتان کردە دام و دەستگاکانی خۆیان پێیان شەرمە ئەو خطابانەی خۆیان لێ بدەنەوە چەند بزانە ئیشی ناشیرن ئیشی ئەوەی کە شکست دێنی چۆنە بەخۆشی کە لە تەلەڤیزیۆنش کە وەکو خۆی لێ دەمە پێی وەیە ئەوە تەشیرە یعنی ئینسان ئەگەر وای لێ هات شەرمی بە تاریخ خۆی دەبی چەندە ناشینە ئەوە کورتبینیە ئەوە ینی کە بەگەر ستەم کارکەوتی ئاوات لێ دێ لەبەر هەندێ ئیاکە و مصاحبەت الأمراء السوء ئەوەیە لەگەریان دەڕۆیشتنە شوێنان دەبای برێ ئیجابیە یعنی من باسی ئەوەی دەکەم کە مع الأسف ینی هەندە خەڵکەیە هەر دەخەڕەتێ بۆ شتانە بە ینی هەندێک شتی مەزاهیری پێشچاو ئەمن یەک خاڵ هەیە باز دەکەم لەو ماوە کورتەی کە خەڵکەشی زۆر دەپرسی دەرێ ئەرێ ئەوە چ ڕوویدا ڕاستی خەڵک هەتا لەو دوایەش یعنی من خاستن جێژنەی خەڵکەشی زۆری کوردستان ئەوە جێژنەیە دەمن هەمووی ڕێیەکیان هەبوو دەیانگۆ ئیلا دەبی شتەکەبی ئەگەر نا ئەو سووربوونا چۆن وایە ئەمە دەمانزانی چکە پێشترێت تەجروبەی سەدام و کوێتمان دیت و ساڵی 75 تەجروبەی ئەو کاتیمان دیت و زۆر تەجروبەی کردمان دیت و ئەوەی شارەزای عیلاقەتی دەولی و سیاسەی دەولیش بی دەیزانی ئەو وەزعە چۆنە دوایە دەرکەوت هیچ نییە دەرکەوت ینی نەپاڵ پشتی هەیە نە ئەساسە چی قانونیشی هەبووە بەڵام یەک شت هەبووە دەکرێت ئەوەی باس بکەین چکە هەتا لە حەزاتی ئەخیری جارشکە باسیەوەی کراوە دەیانگۆ سعودیە و ئیمارات و تورکیا لەگەرن کاکە خۆی کەمێک ڕاستە ئەو ئیشە کەمێک بەڵام لەوەی خۆی کورد بابرین هەردوو حیزبی دەسەڵات هاوپەیمانێکیان کرد لەگەر حیزبە شیعیەکە بە هەر نەوعەچی هەبی باشەیان خراپە ئەوە من نازانم ئەوەی بەڵام توانیان کۆمەڵک دەستکەوتی زۆر گەورە لە بۆ کورد بەدەست بێنێن بەڵام شیعەکانیش قازانجێکی زۆریان کرد لە بۆ خۆیان کوردیش قازانجی کرد تورکیا لەگە سعودیە لەگە ئیمارات حەولیان لەگە سەرکردایەتی کورددا ڕاستی ئەوەش دوو دافعی جودا بوو کە کورد لەو هاوپەیمانی دەربینن وعدی زۆر گەوریان پێدا تەماشاکەن ئیستیقبالەکانی ئەو کاتی و ئێستاش کە دوێنێ ئیستیقبالی عەبادی و هەوڵوێستی تورکیا و سعودیە چۆن بوو ئەو کاتی سعودیە و ئیمارات و دووەلی خەلیج مەبەستیان ئەوە بوو شیعە جێپێی قایم نەبی لە عێراق هەرسی تورکیا بوو ئەو نیازەی نەبوو تورکیا دەویست گورزێک لە حرەکەی کوردی بدە ڕاستی یعنی ئەوەلی ڕەنگە هەندە خەڵکێ لە بۆی ڕوونەکردەوە بەڵام دوایە دەرکەوت تورکیای ئێستا هەرچەندە ئەمە هەمومان زۆر دڵخۆش بووین بە حیزبی داد و گەشە هەتا ئەو مەجموعە قیادەی وەکو گوڵ و ئۆغڵ و مابوون بەڕاستی هەندە ئیشی باش کرا بەڵام ئەردۆغان ئەوە دیارە ئێستا زۆر دوژمنی حرەکەی کوردیە یەکجار زۆر ئەو لە دژی حرەکەی کوردی سەر تا سەری بوو ویستی گورزە ئەو دوو استراتیجیای خەلیج لەگە استراتیجیەتی تورکیا لێکیدا ئەو مەشروعی لێ هاتە دی لە سەرەتادا ئەم جارش کە باسم کرد بەس نازم لە چێ بوو دوو ساڵ و نیوەک لەوە پێش خەلیج گەیشتنە ئەو قەنەعەتەی کە ئەگەر دەوڵەتێکی کوردستانیش دروست بی زۆر لایەن گرنگ نەبوو بەڵام کە بووە استراتیجیەتی خەلیج و تورکیا تێک چووەوە تورکیا هەندێک ئیزافاتی یەخستە سەری لای سلێمانی لێ دەرکرد و گوتی لای ئەنباریش بکەیتە سەری ئەمە کە تەماشامان کە زانیمان ئەوە سەختەیە ئەو مەشروعی سەختەیە بەڵام خەرچی سەرکردایەتیمە پێی هەر خەرەتە وەکو برەی وعدەکە درا چۆن یەکەچی دەتەوێت جودایکەوە و پارەش پێوەنێ بری ئەوەندە دووری بێخەوە نێتەوەیە ئەو پارپەیوەنانە هەو بوو هەموو قسە کرا لەو مەوزای بەڵام سەرکردایەتی کورد لەوەی بە هەڵەدارەتی عیلاقاتی دووەلی وەکو ئەوان نییە مەجلیسەک ئەتو دەبی ئیتیفاقیات بی دەبی وەسیقە بی ئەگە ئەومە متحیدە دەبی قەرار بی ڕقم ئەوەندا بۆندەی دەرچوو ئەوە دەبی وابی ئیتر ئەو وایان زانی وایە لەوەی بە هەڵەداچوونەکی زۆر خەتەر دروست بوو
کە ئەو نەگەڕانەوە بوو هەتا گۆل چوو بەڵام گۆلەکەی کرد بەڵام حەکەم بە گۆلی حیساب نەکرد و بووە وەزع و سزا و ئەوەی ئێستا دەیبینی ئەو هەر سەنگان نەچ خێرای با بڵێن ئەو وەزعی ڕابردوو بۆ ئەوەندەمان باس کردیە بەڕێی من ئەگەر جێتان لێ بووی نەکەرە من هەمومان باسمان کرێ بەوردووی ئینشاڵڵا باش تێگەیشتینە چۆن بووە ئێستا لە کوردستان ئەدی وەزعی ئێستا بەرەو چێ لە دوای ئەوەی کە لە ناکاو ئەو وەزع هات وەکو برێی سەراوژێر بوو دەزانی بە عەرد لەرزین دەچوو وای یعنی خەریتەکە وا گۆڕا کە پێشتر نمونەکەم باس کرد کە خەڵک ئەوەندە ورەی ڕووخا بوو کە ئەو وەزع هەبوو دەیگوت 100 ساڵ کە دەخایێنی لە ناکاو وای لێ هات چونکە جەوهەرەکەشی وابوو ئەوەندە بەبێ کەسی مانەوە لایەک خۆی ڕزگار کرد لای سەوز بە هەر نەوعەتی بێ جە چاچی کردیا خراپی کردیا ئەوە حیسابشکێ هەیە درێ خیانەتە نازانم چێ بەڵام ڕاستیەکەی هەر لایەک هەر کەسێک بستەخاکەکی کوردستان بە خیانەت بداتە دوژمن خیانەتە بەڵام ئەمە ئەوە دەبی ڕاوەستین لجنەک بێ بزانین چکە یەک کۆمەڵە شەهید درادێ و شەهیدانە ئیت بوو ئەوە بەڕاستی وازح نییە بەس مهم ئەوەیە هەر لە تووس خوڕمات و خانەقین هەتا سنجار هەمووی درایە خۆ ئەگەر ئەو لایە خیانەت بێدی لای سنجار چ ڕوویدا خۆ سنجاریش ئێستا لەو ڕۆژانە دیسان لە مەفرەقی بەرتلێ هەتا دەگاتە غازە دیسان چۆل کرا ئەدی ئەوە لە داهاتوودا دیسان چۆلکردنی دەبینین دیسان شتی وا دەبین کەواتە لای ئەو لای حرەکەیەکی کرد بەسەر قیادەی تەقلیدی خۆی و بۆ بەسەر کوردستان ئەو لایە ماوە ئەو لایە زۆر بێ کەسا بەڕاستی ئێستا ڕۆژی ئەگە بەوردی تەمەشاکەن ڕۆژی یەکەم نیازی دوو ئیدارەیی هەبوو لە حەدەسەکان یەکسەر یەکەی هەفتە دەرکرا لە وەزارەتی پێشمەرگە بروسکە کرا لە بۆ ئەو لای هەموو بگەڕێنەوە نازم بەوردی تێبینیتان کرد بەل چەند ساعتێکی پێچوو ڕاستن پشێمان وەزانیان ئەو وەزعە ئید و ئیدارەی و ئیشەڕ و هیچ دەچین لەبەر ئەوەیە تو بە تەنها لەو لایە دەمینێەوە هەر چاردەورت چۆنە وەسفی ئەوکە شاخەکانی دەوروبەری بادینان هەمووی پەکەکەیە ئەولاتر تورکیایە پەکەکەت هەر دوژمن تورکیات هەر دوژمن تەنیشتی ئەولایە دیەپەکە دوژمن عێراقیش لەو لایە دەهات دوژمن لەو لایە گۆڕان و کۆمەڵ و یەکێتی و هەرچی هەبی دوژمن چ دەکەی مەسیرت یەک ڕووناچی لە نهایەتی نەفەق حتا چاوت دەبینی ڕووناچێکی تێدانی بەمانە ناکری یعنی ئێستا ڕاوەستە نازانی چ بکە مستەقبەلێک لە پێشی نمایە لەبەر چەند هۆیەکی زیاتر ئەو مۆزوعە قورسە یەک هەرچی ئەوانەی ناویان لە دادگا دێتەوە مەجالی هیچ زۆر وەکو برێت نەشاتێکی دیبلۆماسیە نامینێ ئەوانە ناتوان ببنە مفاویست ناتوانن سەفەری شوێنان بکەن ناتوانن وەکو پۆستی گەورەی لە کوردستان وەرگن ئەگەر پۆستی